سڵاوتە لێبێ بەڕێزان، من کاردۆ کەریم ڕەشید لە زنجیرە پۆدکاستەکانی سبەی لەگەڵتانە بەردەوام ئەبین. لەم پۆدکاستەیانە هەوڵەدەین دەست بکەین بە خوێندنەوەیەک بۆ مێژووی گروپە چەکدارە شیعەکان کە لە عێراقا هەن و لە مێژووە دەست پێەکەین بە تایبەتی لە قۆناغی ساڵی هەشتاکان هەتاوەکوونێ سەرەتای 2023 کە ئەتوانین بڵێ مێژوویەکی نوێە بۆ دروستکردنی ڕژێمێکی نۆ لە عێراقا. ئەم زنجرە پۆدکاستانە تایبەتە پێ بە ئەم گروپە چاگارانە و بە شێوەیەکی زنجیرەیی ئێمە دەست پێەکەین و هەوڵ ئەدەین لە سەرەتا بە باگراوندێکی مێژووی ئەمانە بناسێنین، پاشان هەوڵ ئەدەین بچینە ناو ساڵەکانی دواترە و دوای دروستبوونی ڕژێمی نوێ و دوای دروستبوونی گروپەکانی حەشدی شعبی و هەتاوەکوونێ بەردەوامیان و بزانین لە داهاتوو ئەمانە بەروچۆڕۆن. گریجی ئەم هێزە چەگارانە بۆ ئەگەڕێتەوە کە ئێمە وەکو هەرێمی کوردستان وەکو نەتەوەی کورد کاریگەریەکی ڕاستەخۆیان هەیە لە سەرمان لە ڕووی ئابووری، لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی سیاسیەوە. بۆیە پێم وایە تاوەکوونێ ئێستا ئەمکرێت ئەمە زنجیرە یەکەمین پۆدکاست بێکرابێ کە ئەم گروپانە هەم بە شێوی مێژووی، هەم بە شێوی سیاسی و بە شێوی کۆمەڵایەتی و ئابووری بناسیێنین هەتاوەکوونێ بزانین داهاتووی ئەم هێزانە بەروچیوە ڕوە. بۆ ئەم کارە و بۆ ئەم باسکردنی ئەم هێزانە و هەروەها بۆ بەڕێبردنی ئەم زنجیرەیە بەڕێز کاک دکتۆر یاسین تەهامان لەگەڵایە کە شارەزایە لە کاروباری عێراق و شارەزایەکی باشی هەیە لە هێزە چەگارەکانی عێراقا. ئێمە هەوڵ ئەدەین بزانین ئەم هێزانە بە تایبەتی لە ساڵانی هەشتاکان بەدواوە لەگەڵ گۆڕینی ڕژێمێکی نوێ لە ئێرانە و هەروەها گۆڕینی ڕژێمێکی نوێژ لە عێراقا بزانین ئەم هێزانە چۆنی دروست بوون و چه بزوتنەوەیکی کۆمەڵایەتیان دروستکردن لە ناو عێراقا و گۆڕانکاریەکانی ئەو هێزانە چی بووە لەسەر سیستەمی سیاسی عێراقی و هەتاوەکوونێ ساڵەکانی 2023. ئەگەر بڵین ئەم هێزانە بە کۆمەڵێک مەراحل تێپەڕێون، ئەوەی کە من خوێندبێتمەوە لەسەریان لە دوای جەنگی جیهانی دووهەمەوە بە کۆمەڵێک قۆناغی جیاواز تێپەڕێون، بە تایبەتی حیزبی داوای ئیسلامی کە لە کۆتایی پەنجاکانە دروستە بێ و وەکو ڕنگدانەوەیەک بۆ با بڵین هاتنی مارکسیەکان یاخود حیزبی شیوعی بە سەرکردایەتی عەبدولکەریم قاسم بۆ عێراق و وەکو پەرچانەوەیەک بۆ ئەو شەپۆلە مارکسی و شەپۆلە با بڵین غەربی کە ڕۆکاتە عێراق هاوتەریب وەکو شێوەیەکی ئیخوان مسلمین لە عێراقا دروستەکرێ، بەڵام بە نەمەتێکی شیعە. ئەمە ئەکرێ وەکو هێزێکی ئۆپۆزیسیۆنی یاخود هێزێکی سیڤیل سۆسایەتی لە کۆمەڵگەیەکی عێراقیە خوان ببینەوە. بەڵام ئەم قۆناغا ئەگەر وا سێری بکەین تێپەڕینەوە بین بۆ بەتایبەتی مەراحیلەکانی ئینقیلاب لە عێراقا ڕوەدا کە حیزبی بەعث کۆمەڵێک قیلابەکات و دوهەمین ئینقیلابیان بە سەرکردایەتی سەدام حوسێنە بە کە کۆتایی پێدەت و دەسەڵات دەگرێتە دەست. ئەلیران و قۆناغی هاتنناوەی هێزە چەگارە شیعەکان یاخود با بڵین ئەوی کە نای ئەبنین هێزی بەرهەڵسکاری شیعە چۆنی بتوانی لەمانە تێ بگەین یاخود چی بکەین بۆی بتوانی لەمانە زیاتر قوڵ بینەوە لە مێژووە. سپاس کارد. ئەلبەت بۆ تێگەیشتن لە دنیای چەکداری شیعە یا شیعی سیاست یا شیعی چەکدار تەبان چەند جۆرێک هەیە لە ئاستەیە شیعی ئۆپۆزیسیۆن، شیعی سیاست، شیعی چەکدار. ئەوەی کە ئێستا بۆتە بەردی بناغە بۆ ئەم گروپانی کە ئێستا لەسەر حکومن پێویستە چەند شتێکی بنەڕەتی هەیە بگەڕێیتەوە سەریان. یەکێک لەوانە لە هەموو دنیای شیعە هەڵوێست لە ویلایەتی فەقیه چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بریکاریکردنی ئیمامی زەمان یاخود ئەوەی کە ئیمامی دوانزەیەمە و بەلای ئەوان ئەستودەیە غەیبەوە چۆن کاروبار بەڕێوە ئەبرێ لە غیابی ئەوە. ئەمە دیاریە کات یعنی دووری و نزیکی و تێڕوانینیان بۆ ئەم تێزە. دووەم جەمسەرێکی نەگۆڕ هەیە لە دنیای شیعە کە مەرجعیەتە، یعنی هەڵوێستی مەرجعیەت و پەیوەندی مەرجعیەت بۆ گروپە چەکدارانەوە. ئێستا هەموو گروپە شیعەکان ئەچنەوە سەر دوو ڕایەڵی سەرەکی، یەکێکیان مەرجعیەتە، یەکێکی تریان حیزبی داوای ئیسلامیە لە دنیای هاوچەرخە، لە مێژووی هاوچەرخە. حیزبی داوا بەدایکی هەموو حێزە سیاسی شیعەکان دانرێەوە، ڕەنگە تا ئێستا نزیک بە 10 بۆ 15 ئینشیخاخی کردووە، باڵ و گروپ و تەوەرەی لێ جیابۆتەوە، بەڵام ناوەکەی هەر باقیە. هاو شێوەیە لە دنیای سونیا بە کۆمەڵی ئیخوان مسلمین، چۆن هەموو حرەکاتی ئیسلامی لە دنیا بە جۆرە لە جۆرەکان چه قیادات بێت، چه ئۆرگانی بێت، چه فکر بێت لە ژێر تەسیری کۆمەڵی ئیخوان مسلمی نابوون. لە هەموو دنیای شیعەش هەموو گروپانەی دروست بوون لینکێکیان لەگەڵ حیزبی داوا هەیە، بە تایبەت کە لە دوای پەنجاکانە تیاری مارکسی و شیوعی لە عێراق بڵێن باڵ شیوعی پەراسەنێ ئەگاتە نەجەف و ئەمە ئەبێتە هۆی بێزارکردنی پیاوە ئاینیەکان. کۆمەڵێک کەس لە بنعەبای مەرجعیەتە
یەکێک لەوانە کوڕی مەرجع یعنی کوڕی محسین الحەکیمە بەناوی مەهدی الحەکیم و کوڕەکان و کوڕەساف شتەکانی هەوڵەدەن کە تەیارێکی سیاسی دروستکەن بۆ بەرەنگاربوونەوەی هەرچەند حزبی داوە خوان و کۆڵی لە ماکەن کە ئەوان پەرچەکردداری مارکسیەت بن پیان وایە کە ئەوان دروست بوون وەکو پێویستیەکی ئیسلامی شیعی ساڵانی پەنجاکە لێرە کە حزبی داوە دروست ئەبێ کەسایەتێک لە ناو حزبی داوا سەر هەڵەدات و هەم لینکێک هەمزەی وەصلە لە نێوان مەرجعیەت و حزبی داوا کە بیرێ لە محەممەد صادق سەدر محەممەد باقر سەدر ناتوانی لە ئیسلامی شیعی تێ بگەی ئیسلامی سیاسی شیعی ئەگەر نەگەڕێتەوە سەر محەممەد باقر سەدر وەک عەرەب ئەڵێ علامەیەکی فارقە لە مێژووی هاوچەرخی شیعە کەسایەتێکی زیرەکە هەڵکەوتووە مفەکیرە تەموحە بەل هەمان کاتا پەلە و سەوریە ینی لە دنیای شیعە لە غیابی ئیمامی مەهدیە حرەکەتکردن سنووردارە و تۆ بۆی کاری سیاسی بکە ئەبێ ئیزنێکی دینیت هەبێ و ئەبێ کەڤەرێکی دینیت هەبێ ئیجازێکی شەرعیت هەبێ محەممەد باقر سەدر ئەو کەسەیە کە تەنزیری سیاسی ئەکاوە فتوى ئەدا کە ئینتیما بۆ حزبی بەعس حرامە و هەر کەس ئەچێتە ناو حزبی بەعسەوە مەرسەن مەراجعی تەقلیدی و ئاسایی فتوى ئەدەن بۆ خەڵکی شیعە دەفع البەلا بچنە ناو حزبی بەعسەوە مەسەڵەن بۆ ئەوەی تەعین بن بۆ ئەوەی دەرنەکرێن لەوە کارەکانیان بەڵام لە دڵ ئینتیما نەکەن یان ئینتیمایەکی سوۆری و شکلی بکەن محەممەد باقر سەدر ئەو کەسێک ئەڵێ نایەوە مەسەلەن فتوى ئەدا کە بچنە ناو حزبی بەعسەوە بەڵام هەوڵ بن لە ناو بەعس بڕوخێنن بەو هیوایە بچن لە ناو بەعسایش بکەن بۆ تێکدانی بەعس زۆر لەم تێزە سەوریانەی هەیەەوە ئەو کاتە لەسەر داوای پیاوە تەقلیدیەکان بڵێم مەرجعەتی تەقلیدی کلاسیکی بڵێن داوای لێکەن کتێبێک بنووسێ بۆ بەرپەرجدانەوەی مارکسیەکان کە ئەوش هەڵەسێ کتێبی فەلسەفەت و نانووسێت اقتصاد و زنجیرەیەکی لەو بابەتە فەلسەفەت و اقتصاد و نامجتەمەعونە و هەتا ئێستا بریتیە لە نەخشەڕێی ئیسلامی سیاسی شیعی بۆ ڕوبەڕووبوونەوەی مارکسیزم و مۆدێرنەوە ئەو شتانە ینی ئەو شتانی کە پەیوەندی بە دنیای هاوچەرخەوە هەیە ئەوان ئەڵێن مەسەن وەڵامەکەمان لە کتێبی فەلسەفەت و نایە لە اقتصاد و ناهەیە محەممەد باقر سەدر کە ئامۆزای محەممەد صادق سەدری باوکی مختەدا ینی لە یەک بنەماڵن چالاکیەکی زۆرەکە لە هەمان کاتا پلەی مەرجعی هەیە ینی ئیجازەی ئیجتیهادی هەیە لە مەراجعی دینەوە و کاری سیاسیەکە لە ساڵی 1970 ئەدامە کرێ و ئەو کاتێک کە شۆڕشی گەلانی ئێران لە ئێران ڕوەدا بە ڕێبەرایەتی ئایەتوڵا خومەینی سەدر یەکێکە لەوانەی بە خێرایی بە پیرەوە چێوە دەستخۆشیەکە و خەونی ئەوە ئەکەوێتە مێشی کە ئەم ئەزمونە لە عێراق دووبارە بێتەوە کە شۆڕشێکی ئیسلامی حتا ینی لەو مەسارە سەوریەی کە چووە بیر لەشتی سیر کردوتەوە یەکێک لەوانە پلانی هەبووە خۆی و کۆمەڵک پیاوی ئاینی بێنە ناو سەحنی حەیدەری لە نەجەف و ئیعلانی بەرەنگاربوونەوەی بەعس بکەن پلانی داناوکە و ئەکوژرێت طبیعی حزبی بەعس دێن ئەیکوژن کۆمەڵە کەسی تری ئاینی دانێ لە دەرەوە سەرکاری شۆڕش خەڵک ڕاپەڕن ئەو کاتەکە ئەمان کوژران لە ناو سەحنا پیاوە ئاینیەکان بێن سەرکاری شۆڕشێک بکەن و حزبی بەعس ڕاماڵن بە ئەمانتیاچن ینی خوێنی ئەمان ببێتە هەوێنی هەڵگیرسانی شۆڕشێک بەڵام بۆ ئەم پلانە سەر بگرێت یەکێک لەوانە پێشنیارەکە ئەڵێ ئەبێمە ئیجازەی مەرجعێکی دینمان هەبێ ئێمە کۆمەڵە گەنجی بە حەماسین بڵێ محەممەد باقر سەدر مەرجع ئیجازە ئیجتیهادی هەیە بەڵام لە تەمەنێکی زۆر گەنجە ئیجازە ئیجتیهادی وەرگرتەوە هێشتا ئەو کاریزماتیکەی لە ناوەندی شەقامی شعبی شیعیان نییە لە ناو نخبە هەیەتی کە ئەم فکرێت تەرحەکەن لای مەرجعەکان لای کاتە محسین الحەکیم ینی مەرجعی ئەعلای شیعە باڵای شیعی زەعیمی تایفەی شیعیە ڕەتەکرێتەوە ینی وە لە ناو شیعە هەمیشە ئەو شتە هەیە ینی ڕێگای سەوری لەگەڵ ڕێگای میانڕەوی مەسەلەن ڕێگا سەوریەکە ئەچێتەوە سەر شۆڕشەکەی ئیمامی حوسێن ڕێگای میانڕەوی و چاوەڕێکردن و سڵح و دیبلۆماسیەت وان ئەچێتەوە سەر نەهجی ئیمام حەسەن کە قبوڵی کردو دەستبەرداری حکوم بێ و ئەمە کاتی خۆشی کە خومەینی لە عێراق بۆ لەگەڵ محسین الحەکیم لە محزەرێک هەیە کۆبوونەوەیانە بۆ ئەو نیقاشە لە نێوانیان ناڕووی داوە کە محسین الحەکیم پێی باش نەبوو بە ڕێگای خوێن و شۆڕش کە ئێمە ناتوانین کەمینەین لە جیهانی ئیسلامیە ناتوانین بەرەنگای ڕژێمەکان بینەوە خۆمەینی لێ ئەپرسێ ئایا خوێنی ئیمام حوسێن نەبووە هۆی هەڵگیرسانی شۆڕش و ڕێگەی ڕۆشن نەکردەوە
ئەوش ئەڵێت ئەی ئایا ئیمام حەسەن خراپی کرد مەسەرەن کە سوڵحی کرد لەگەڵ معاویە و هەوڵیدا شەڕ و ئاشوبدا بمرکێنێتەوە لەبەر ئەم دوو ناجە بە بەردەوامی لە ئەدەبیاتی سیاسی شیعە حضوریانەیە. ئێمە بگەڕێنەوە سەر تەوەرەی بابەتەکە. حزبی داوە لەمە لەدایکە بێ لەم ئانووس هاتاوە ئەو کۆمەڵی کە لە کەربەلا لە ماڵی محسن حەکیم یان لە شوێنی حەوانەوەی محسن حەکیم بەردی بناغەی دانێن و خەڵکی تیا عێراقی نین، پاکستانین، بەحرەینین، تعبیرەکە لە تەمۆحێکی شیعی بۆ حرەکەتێکی سیاسی پەیوەست نەبێ بە عێراق. بۆیە ئەو تەحلیلە زۆر دەقیق نییە بڵێ کە حزبی داوا بۆ بەرپەرجدانەوەی حزبی شوعی دروست بۆ شتێکی حاڵەتێکەوە. هەروەها داوا هەر لە ناوە هەڵگری ناوەکەی خۆی هەڵگری ئیشکالە مەسەلەن داوای ئیسلامی بۆی خەڵک چی بوون کافر بوون. خۆش بکاتۆر بەنسبەت ئەوەی کە ئەمە خەلفێتێکی زۆر جوان تقریبا لەو سڕاع فکریەوە باڵێن ئەگەین بەوەی کە حیزبی داوا تاوەکوونی هەشتاکان بەم جۆرە بەردەوامە بێ. بەڵام ئەگەر بڵین نقطەی تەحول ئەوەی کە بەڕێزت باست کرد کاتی ئەعدامکردنی سەدر، ئایا لەمە بەدواوە ئیتر فکری چەکگاری دەست پێ ناکە لە لای با بڵین بەرهەڵسکاری شیعە هەم حیزبی داوا دوایەوە مەجلیسی عەلاکە دروستە بێ، دوایەوە جەماعەتی بەدر کە وەکو بڵین باڵێکی سەربازی کە دروستە بێ، ئایا ئەمە ناکرێت نقطەی ئینتیلاق لە هەشتا بەرەو سەرەوە؟ بەڵێ بیری سیاسی شیعی بەشی زۆری لەسەر مەزلومیەت ئیشەکات. هەموو خوێنێک، هەموو ئیعدامێک، هەموو بێسەر و شوێنکردنێک ئەبێتە هەوێنی جوڵەیەک و ئەبێتە هەوێنی کاریزماتیکێک و چەندین حکایەت و چەندین خەون لە دنیای شیعە. ئیعدامی محەممەد باقر السەدر بەڵێ ئەوش وێزگەیەکە هەتا حزبی بەعز نەیتوانی و ئاشکرایکە کە ئیعدامێکە چۆنی ئیعدامێکە ئێستا بەڵێ نۆی نیسان داناوەڵێن لە نۆی چوارە، بەڵام چەند تاریخێکی جیاواز هەیە. ئەو کەسانی کە لە نەجەف ژیاون ئەڵێن چەند جار مەسەن دەستگا ئەمنیەکان بڵاویان کردوێتەوە کە سەدری ئیعدام کراوە محەممەد باقر السەدر، بەڵام دوای وان نەبووە ویستیانە جەز نەبزی خەڵکن جان ئایا ئەگەر ئیعدام بکرێت چۆنە. بەڵێ تەبەن حادیسەیەک تا ئێستا جێی مشتومڕە لە ناو ئەدەبیاتی تاریخی شیعە لە ڕێگەی ئێزگەی ئەهوازەوە خومینی بروسکەیەک ئەنێرێ ئیمام خومینی بۆ سەدر، بروسکەکەتم پێگەیشت، دەستخۆشیەکەتم پێگەیشت، بەڵام 20 ماتەیە بێی بۆ ئێران نەخێر تۆ بمێنە لە عێراق ئەوە تۆ لەوێ زیاتر ڕۆڵ ئەبینی. هەتا ئێستا مناقەشە هەیە بۆ ئەم بروسکەیە لە ڕێگەی ئێزگەوە بڵاو کرا کە ئەمە دەرفەتی یا بە بەعس کە بە تەواوی سەدر بە نۆکر لە بەرینی دوو قەوسا بناسێنێەوە تەواو لی بە گومان بێەوە بەڕیاری تەسفیەکردنی بدا لەگەڵ خوشکەکەی بندلهودا. ئەڵێن ئەو کاتە لە سەروبەندی فەوزای شۆڕشا بۆ ئێران کۆنتۆڵی بەسەر بارودۆخانە بۆ ئەڵێن لە تەفسیرێکی بەدا مەسەرەن ئیمام خومینی ویستوێتی سەدر لە ناوچێ چونکە زانیوێتی مستەقبەلێکی گەورەی هەیە. ئەڵێن لە زۆر تەفسیری جیاوازی هەتا ئێستا ئەوە ساغ و یەکلایی نەبووە. لە دوای ئەوە حزبی داوا لە عێراق مەمنوع کرا لە سەردەمی بەعسا بە قەرارێکی مەجلیسی قیادەی سەورە حتا بە ئەسەری ڕەشعی ئەڵێ هەر کەسێک ساغ بۆ ئینتیمای بۆ داوا هەیە ئەکوشتێ ئەدامەکرێت، یعنی حتا بەر لەو تاریخەش کە بڕیارەکە دەرچووە بسەلمێنرێت سەر بە داوا بۆ ئەدا لە کاتێکە لە هەموو قوانینی دنیا قانون لەو لەحظەوە ئیشی پێکرێت کە دەرەچێت. تەنها حاڵەتێکە عێراق ئەوە لە مەجلیسی قیادەی سەورەی بەعس ئەوەی تێپەڕانەوە بە ئەسەری ڕەجعیش بە کۆنیش هەر کەس داوا بۆ بێ ئەدامەکرێت. ئەم حملەی ئەداماتەواکە کە تر تەواو هەموو ئەو کەسانی کە پەیوەندیان بە داوەوە هەیە لە عێراق بچنە دەرەوە یان خۆیان تەنزیمی سەڕەی دروستکەن و لێرە کە چنە ئێران ئەبنە هەوێنی ئەو ئۆپۆزیسیۆنەی کە دوایی دروستە بێ، دوای ئەنجومەنی باڵای ئیسلامی دروستە بێ، دوای منەظەمەی عەمەلی ئیسلامی دروستە بێ، بەڵام لەگەڵ دروستبوونیانە حزبی داوا و لەگەڵ چوونە دەرەوەیانە لەوێش دیسان ڕوبەڕۆی ئاڵنگارێکی نوێ بنەوە کە چۆنیەتی مامەڵەکردنە لەگەڵ تێزی ویلایەتی فەقیه. بۆیە لەوێش کێشیان بۆ دروستە بێ، هەنێکیان دێنەوە بۆ سووریا ئەگەسەی کە یانی نووری مالیکی لە سووریا بۆ بەشێکی زۆری خیاداتیان لە سووریا بووە. لە هەمان کاتا دیاردەی ئینشقاقکردن لە حزبی داوا درێژە کێشێت و بەردەوامە بێ و بە درێژای ساڵانی هەشتاکان حزبی داوا یەکێکە لەو حیزبانەی کە حزورێکی تەواوی هەبووە لە کاری سیاسی ئۆپۆزیسیۆنە و بەشی زۆری ئەدەبیاتی بەعس بەرەنگاربوونەوە سەرکوتکردن و ڕیشەکێشکردن و شوێندۆزیکردنە بە دوای حزبی داوا کە بە حزبێکی عەمیل و نۆکەری هەوڵیان داوە کە بیسەلمێنن ئەمە سەر بە ڕژێمی ئێرانەوە ئەمە عەمیلە و بەشێک لەو گەورەکردنشی کە داوا گەورە بوو ئەو ڕاودونانەی سەدامە. ئێمە ئەگەر بیرمان بێتەوە لە سەدام لەسەر چی ئەدام کرا لەسەر کارەساتی دوجێی لە ساڵی
1972 کە حزبی داوای پێتۆمەت بارکراوە ئەو کەسانەی کە سەدام سەرکوتی کردن کەوادری ناسراوی حزبی داوا بوون و شتەکە درێژە ئەکێشێ حتا ئێستا کە باوکی محەممەد شیا سوودانی ئەو سێ داوایەوە ئەعدام کراوە کەم عوائلی داوا هەیە ئیعدامات تعزیب سجن ڕاوەدونان هەڵهاتنیان نەبوو بێ لە ساڵانی هێشتاکانە ئەمە سەبارەت بە حزبی داوا ئەی بەنسبەت ئەو هێزە چەگارانی کە ئیتر تقریبا با بڵین چالاکیشی بەهێز بڵاوە بێتەوە لە لای هێزە چەگارە شیعەکان بە تایبەتی منەظەمەی بەدر یاخۆ ڕێکخراوی بەدر ئایا تا چەند با بڵین ئەمە فراغێکی ئەمنی دروستەکە لە عێراقا لە کاتێکە عێراق لەو کاتەیە لە جنگا بۆ لەگەڵ کوردەکانی بڵین لەگەڵ هەرێمی کوردستانە کە بە تایبەتی ئەگەر بڵین لە هەشتاکان بەدواوە کە هەرێمی کوردستان ئیتر لەگەڵ هاتنی ڕژێمی عێراقا ئیتر تقریبا گۆڕانکاریەکان دەست پێکاتەوە لەگەڵ هاتنی با بڵین شۆڕشێکی نوێژ لە هەرێمی کوردستانە دەست پێکاتەوە بەرامبەر بە ڕژێمەکەی سەدام حوسێن و سەدام حوسێن بە کۆمەڵە قۆناغ لەگەڵ هەرێمی کوردستانە چێتە پێشەوە بەڵام لە هەمان کاتە ئەو هێزانە کە بە تایبەتی بەدر و ئەوەی کە بە ڕێژی ئیشارەت پێدا کۆمەڵێکی تریشکە دروستە بن بەڵام ئەوان زۆر بەردەوام نابن لە کارەکانی خۆیانە بەڵام ئەمانە کامێننەوە وەکو بەدر و مەجلیسی ئەعلا و وەروەها حیزبی داوا ئایا ئەمە ناکرێتە ئەوەی کە ئیتر شەڕەکە لە شەڕێکی فکری و لە شەڕێکی مناقەشێکی فکری بێ بە شەڕێکی دەوڵەت و نۆستەی داکتەرێک یاخود با بڵین شەڕێک لە بینی دەوڵەت کە حکوومەتی عێراقیە کە دەوڵەتی عێراقیە کە نوێنەر بە سەرکردایەتی سەدام حوسێن لەو لاشۆ کە بریتیە لە بەرهەڵسکارە شیعەکان کە بە نۆستەی داکتەرێک و بە با بڵین جیهاتێکی غیر دووەل ئەگەر مناقەشەیان بکەین کە ئەمانە چەکی هەڵگرتووە بەرامبەر بە ڕژێمێکی بەعەس کە بریتیە لە سەدام حوسێن یعنی مەبەستم ئەوەیە شەڕەکە ناگێتەوە بۆ با بڵین سەراعەکە ناگێتەوە بۆ سەراعێکی چەک لە بینی شیعە و لە بینی نظامی عێراقیە بەڵێ پرسیارێکی بەجێیە لەبەرەوە ئاستەنگی زۆر هاتە بەردەمی عێراق وڵاتێکە بە زۆرینە شیعیە جنوب بە تایبەت و عێراق چۆن ناو جەنگێکەوە لەگەڵ ئێرانە زۆر قورس بوو کە تۆ جەماوەری شیعە تەجنیدکەی بیتە عسکەری و شەڕی جەماعەتی شیعی پێ بکەی و شەڕی وڵاتێکی پێ بکەی کە دەستورەکەی و بنەماکانی لەسەر بنەمایەکی شیعی دوانسە ئیمامی تا ئامەزرێ و ئەمە یەک بوو لەو تەحەتا گەورانی کە ڕۆبەڕۆی سەدام حوسێن بووە لێرە باست لە ئەوە کرد حاڵەتی سیراعی مسەلح لە دوای حزبی داوا کە جەنگی عێراق ئێران هەڵگیرسا کۆمەڵێکی زۆر لە ئەفسەر و سەربازی عێراقی بەدیل گیران لە ئێران و لەوێمانەوە بیرۆکەیەک لە ئێران هاتەکایەوە کە کێ سەرپەرشتیە کرد ئەحمەدی ئیمام خومەینی کە سوود لەم دیلانەی شەڕوەر بگیرێ بۆچی ئێران خۆراک و پاسەوانی و لە سژنادانی شێ بە دیاری ئەمانەوە لە کاتێکا شیعین ئەکرێک تیار کرێن تەنظیم کرێن و بیرۆکەی بەرەنگاربوونەوەی عێراق لە سەردەمی ئیمام خومەینیا لەسەر شەهادەت بنیانەداوە کە بە لێشاو خەڵک بێتە سەر جەبهەکان و بەنیازی بەهەش بەنیازی هاتن بۆ کەربەلا و تێپەڕبوون بەرەو قودس بەو خیتابانە بەو هیوای کە لەشکری عێراق تێک بشکێ بیرۆکەیەک دێتەکەوە کە سوود لە حاڵەتێک لە مێژوو شیعیا وەرەگیم کە پێوتی حرەکەی تەوابوون ئەوەیە سلێمانی کوڕی سارد لەگەڵ مختاری ساقەفی قیادەیان کردووە لە فترەیەک دوای کوشتنی ئیمام حوسێن بیریان کردوێتەوە کە ئەوان مقەسیر بوون کەم تەرخەم بوون ینی بەسم خەڵکی ئەو ناوچانە دەسەکەن بە لە خۆدان و گریان و تەوبەکردن و دەسەکەن بە گەڕان بە دوای ئەو کەسانەی کە پەیوەندیان بە کوشتنی ئیمام حوسێنەوە بۆ تۆڵە لێکردنەوەیان کە پێوتی حرەکەی تەوابوون لێرە ناو سژنەکانی ئێرانە تەیارکردنی ئەسیرە شیعەکان دەستی پێکرد و لە ڕێگەی بەرنامەیەکی شەرعی دینی مەزەبی نەفسیەوە تەهیلیان کردنەوە بۆی ببن بە هەوێنی حرەکەتێکی چەکدار دژی ڕژێمی سەدام و ناویان لێنان تەوابوون و ئەمە چی لێ دروست بوو ڕێکخراوی بەدری لێ دروست بوو و ناوەکەشی هەر لەوە هاتووە لە یەکەم جەنگی ڕۆبەڕوونەوەی ئیسلام و بێباوەڕەکان کە ناوی جەنگی بەدرە ناوێکی مقەدەسە و ئەوان ڕژێمی سەدامی ئەمە ڕژێمێکی کافردا بڵین لە هەشتاکان بەرەوسەر لە دوای هەشتاکان لە دوای ئەوەی کە ژمارەی دیلی شیعی عێراقی عسکەری عێراقی لە ناو سیستمی ئێرانیا زۆر بوون واگە بێتەوە بۆ مەحزەرەکانی دروستبوونی بەدر و ئەوە بەشی زۆری لە مەکتەبی هینا کراوە ئەحمەدی ئیمام خومەینی و ئەو سەرپەرشتی کردووە ئەو کاتە لە نێوان ڕەفسەنجانی کە سەرۆکی ئەنجومەنی شورا بوو لەگەڵ عەلی خامنەی کە سەرۆک کۆمار بووە بیرۆکەیەک هاتوۆتەکایەوە لێرە بەدر ئەبێ بە جەناحێکی بەهێز و حیزبی داعوەش باڵێکی چەکداریانەیە ناوی شەهید سەدرا و لەوە وردە فکری چی دروست ئەبێ ئەنجومەنی باڵای شۆڕشی ئیسلامی کە کۆکردنەوەی هەموو ئەو هێزانەیە کە باگراوندێکی دینیان هەیە حتا هێزی کوردیشی تێکەوە
حزب وڵای شۆڕشگێڕا کۆکردنەوە ئەو هێزانەیە لە چوارچەوەی ئەنجومەنێکا چەند ناوێکی هەیە ئەنجومەنەکە لە ئەخیرا لەسەر ئەوە ئەگیرسێتەوە ناوی بنێن ئەنجومەنی باڵای شۆڕشی ئیسلامی لە عێراق لەسەر هاوشێوەی شۆڕشی ئیسلامی لە ئێران و خۆمەینیەکی بچووکیش دروستەکرێت کە محەممەد باقر حەکیم ئەکرێ بە ڕابەر و مرشید و دەمڕاستی ئەم بزوتنەوەی ئەم ڕێکخراوەکە ئەنجومەنی باڵای ئیسلامیە و لێرە وردە وردە ئێران هەوڵەدا کە منافەسە دروستکە لە نێوان حزبی داعوە و ئەنجومەنی باڵا بۆ بەرەنگاربوونەوەی سەدام حوسێن و حزبی داعوە ناچارە بێ بچێتە ناو ئەنجومەنەوە چونکە ئەنجومەنەکە شێوەیەکی بەرەیی هەیە تقریبا لە ڕێکخراوی فەلەستینی ئەچێت لە ڕێکخراوی فەتحی فەلەستین یانی شێوەیەکی نیمچە بەرەیە هەموو هێزە ئیسلامیەکان بەشدار بوون لە تەنیشتی لەشکری ئێرانیە و چالاکی مەدانی چالاکیان ئەبێ بە ناوچە سنووریەکان و ئەبێ بە هۆڕەکانی باشووری عێراق و ئەمە ئەبێتە ئەو شتێک کە ئێستا لە ئەدەبیاتی سیاسی شیعە پێڵێن فترەی جیهادی مقدس و فترەی نێزار خەبات ئەوەی لای خۆمان پێوترێ خەبات و ڕۆژگاری بەرەنگاربوونەوەی ڕژێمی بەعس لە هەمان کاتدا جێگەی ڕەخنە لێگرتنیشیانە مەسەلەن لە ناو وەسەتی سونیە لە ئەدەبیاتی سونیا کە ئەمانە ڕۆژگارێک ئەگە سیرکێ مەسەلەن کەسێک وەکو هادی عامری لە ڤیدیۆکانە هەیە ئەو کاتە کە سەرۆکات ینی ئەفسەرێکی باڵایە لە بەدر لەگەڵ سوپای ئێرانیا جەنگی سوپای عێراقەکە و ئەو کەسانی کە کوژراون لە ناو سوپای عێراق بەشی زۆریان شیوعینیان خەڵکی جنوبی عێراقن بۆیە تەناقوزاتێکی زۆر دروست ئەبێ کە ئەمە فەرزکردن و جیاکردنەوەی زۆر ئیشکال دروستەکە و ئەمە هەوێنی ئەو حساسیەتەیە کە ئێستا لە بینی عێراقچێتی و ئێرانچێتیە هەیە بەڵام مەزهەب دین ئەو شتە حەلەکە لەبەرەوەی ئەوانەی کە دیفاعیان لە ئێران کردو پیان وایە ئێران نموزەجێکی ئیسلامی سەرکەوتانی ناشەرعیە ڕژێمی بەعەز ڕژێمێکی کافرە. دەمخۆش بەنسبەت ئەوەی کە بەڕێز باست کرد پێشوە بچین بۆ ساڵی نەوەتەکان ڕاستەکەی تی هەڵکێشی ئەم بابەتە یاخود با بڵێن هاوتەریب ئێمە لە لوبنانیش مەجلیسی ئیسلامی مەجلیسی باڵای ئیسلامی دروستەکەین لەوێ بۆ نمونە حرەکەی ئەمەل و دوایەوە حیزب الله و ئەگەر بڵێن هەروکو مەجلیسی علا حیزبی داعوە ئەگەر هاوشێوە سێریانکەین بە بێگومان بە جیاوازی جۆغرافیا بە جیاوازی ئەنتروپۆلۆژیای لوبنان و عێراق تقریبا هاوشێوەیە چونکە هاوزەمانە هاوکاتە ئەوش ئەوەیە کاتێککە نظامی ئێرانی کە دروستە بێ لە ئێرانە ئەو شەپۆلەی با بڵێن بەشی ئەگەرایی یاخود تەزدیری سەورە کە دەستپێیەکە نەگە لە عێراق بەڵکۆچێ بۆ لوبنان بۆ بابەتەکەی من بۆی کە بگەڕێمەوە بۆ ساڵەکە ئەمە بەڕێز باس کرد ئەمە لە هەتاوەکوی هەشتاکان تقریبا تاوەکوی شەڕی عێراقیێران ئێمە ڕاستەکەی شەڕی عێراقیێران لە هەشتا ئیتر تقریبا ئەکچینە دۆخێکی ترەوە ئەوش وەستانی جەنگە چ بەڕێکەوتن بێ یاخود چێ بە دان بەخۆ داپێگرتن بێ بەرامبەر بە هەردوو لە بە عێراقیش و بە ئێرانیش ئەکرێت لێرانەوە قۆناغێکی نوێ دەست پێ بکە ئەویش با بڵێن قۆناغی کۆکردنەوەی معارەزەی عێراقی تا چەند باڵە شیعەکان تا چەند هێزە چەگارە شیعەکان لەم باڵانەیە خوانە بینەوە وەستانی بەبستم لە هەشتاهەش بەدووە وەستانی تەمان ئەوەی کە باست کرد لە لوبنان جوانە چواندنێکی جوانە تەشبیهێکی جوانە تەمان لە خۆتە زانی لە شۆڕشی ئێرانیا شتێکی کە پێوتێت تەسدیری سەورە و لە دەستوریش دەستپێنراوە کە ئێران تەنها بەوە پەیوەست نیە لە ئێرانە حکومێکی شیعی دوانزە ئیمامی بەرپاکە و تەسدیرێکا بۆ دەرەوە لە عێراق ئەنجومەنی باڵای ئیسلامی دروستکرا لە لوبنان ئەنجومەنی باڵای شیعی دروستکرا و دوای حیزبوڵای لێکەوێتەوە ینی هەوڵێکە کە تا ئێستا هەیە بەردەوامە بۆ ئەوە تەزدیرکردنی سەورە بەڵام لە عێراقا سەرکەوتون نەبوو بەو نەمەتەی کە ئێران ئەوێ لە لوبنانیش هەر جێگەی مشتوم ڕووکێشێ لە وەستانی جەنگ نقطەیەکی ترە ینی وێزگەیەکی ترە لە تاریخی حیزبە سیاسیەکانی شیعە ئەو کاتە دووچاری شتێک ئەبنەوە کە ئایا ئەگەر عێراق و ئێران زۆر بچنە پێشەوە لە ڕێکەوتنەکان چارەنووسی ئەوان چی ئەبێەوە لەوێەوە وردە درز و کەلێن ئەکەوێتە نێوان ئەجندای ئێرانی و ئەجندای شیعی عێراق یعنی حتا ئەوانەشی کە ڕۆژگارێک هاوسەنگەری ئێران بوون هەز بە مەلەل و بێزاریەکەن هەندێکیانە چن بەرەو لەندەن هەندێکیان بەرەو سووریا و قسە دێتە کایەوە کە ئێران و عێراق هاوکاری یەکیان کردووە کاتی خۆی سەدام حوسێن قسەیەک هەیە ئێران تەرحی کردو بۆ عێراق تا ئێستا پەشڕاست نەکراوەتە بەڵام وەکو گومان هەر ئەوترێت تەرحی کردو بۆ عێراق ئەگەر بێت و عێراق هەموو هێزی مجاهدی خەڵق تەسلیمی ئێران بکاتەوە ئێران معارەزە شیعە تەسلیمی عێراق کاتەوە ئەڵێن گوایە سەدام توێتی ئێمە میوان تەسلیم ناکەین ینی ڕازی نەبووە بەڵام خۆ سەدام ئامۆزای خۆی کوشتووە یانی سەڵی لە سیاسەت شاوشتانە بەڵام مەرحەلەیەک هەیە لە تاریخی شیعە کە مەرحەلەی دردۆنگیە ئەو کاتێک کە
عێراق و ئێران لە یەک نزیکە بنەوە لە دوای 1970 پەیوەندی دروستەکەن و حتا ینی ئەو پەیوەندیە گاتە ئاستیا گەرتۆ سێکی لە شەڕی کۆیتا عێراق تیارەکانی خۆی نرد بۆ ئێران ینی دیارە تەنسیقێکە بۆ ئەو کاتە ئێران قەلەقیەکی زۆری هەیەلەوەی ئەگەر ئەمریکا ڕژێمی بەعس بڕوخێنێ ڕاستە دژمنێکی سەرسەخت لە ناوەبا بەڵام ئەمریکا دێت ئەبێ بە دراوسێ ئێران پێی خۆش نابێت لە ئەو مەرحەلە لە ئەو قۆناغا بۆیە نزیک بوونەوەی زیاتر ڕۆدا ئەمە لێرە کبوونەوەی هین ڕۆدا ینی کبوونەوەی حرەکەی سیاسی شیعی معارەزەی سیاسی شیعی لە قاڵ بەدرێن لە ئوردوگاکانە حەزبە مەلەلەکان جۆرێک لە هین دروست ئەبێ چیلی ئەکەوێتەوە وردە چالاکی ئەگەڕێتەوە بۆ ناو هۆڕەکانی عێراق و لەو کاتە محاولەی اختیالی عودەی سەدام حوسێنەکە لە نەوەتەکانە و قۆناغی وشکردنی هۆڕەکان دەست پێکەوە و ئێران ڕێگە نادا سنوورەکانی بەکاربێ دژی ڕژێمی بەعس ئەو دروست و کەلێنە دروست بوو لە نێوان شێوە لەو فترە هەر لەو فترەی کە وەسانی جەنگە عێراق زۆر پەرە بە محەممەد سادق سەدر ئەداوە ڕەوتی سەدر لە دایک ئەبێ و ئەبێ بە منافسی هێزە شیعی سیاسەکان لە ئێران و جەماوەرێکی زۆر لە ناو ئەگەر بڵین ئەمە وەکو نقطەیەکی تر با بڵین لە دوای نەوەتەکان بە دواوە ناوەڕاستی نەوەتەکان بە دواوە سەرەتاکانی دروستبوونی سەدر ئەوەی کە فیگەرێکی سەدری دروستە بێ لە عێراقا با بڵین بە شێوازێک بڵین ڕژێمی بەعس خۆی دەرگای بووە کاتەوە یاخود خۆی هانیەدا وەکو ئەڵتەرنەتیڤێک وەکو بەدیلێک بۆ ئەودی بڵین بۆ ئێران بەکارهێنێت یاخود با بڵین ئەمە ئیتر نظامی عێراقی لەوە تیەگا کە محارەبەکردنی شیعە ناکرێت لە دەرەوە بکرێت ناوە بێت و کۆنتترۆلی بکەیت لەنەوە پێنج بە دوا ئەمەی باڕێزت ئەیڵێ تەوەرێکی زۆر ئاڵۆزی مناقەشەی سیاست و تاریخی شیعیە کە ئایا سەدام حوسێن هەوڵی دا و محەممەد سادق سەدر باوکی موقتەدا بەکار بێنێ ئایا باوکی موقتەدا هەوڵی داوە کەڵک لە لاوازی سەدام حوسێن ببینێ ئایا چۆن محەممەد سادق سەدر قبوڵی کردووە لە سای سەدەوان دەرکەوتنی سەدر بەو قووەتە لە نەوەتەکان و خۆ لە مەزەبی شیعیا و جمعە واجب نییە تا ئیمامی عادل دەرەکەوێت بەڵام محەممەد سەدر دێخ و جمعە زین وەکاتەوەی کە لە لەقەبەکانی محەممەد سەدر ئێستا ئەوەیە محیل جمعە زین و کەرەوەی جمعە کفن لە بەرەکە و ئەچێتە مزگەوتی کوفە بە ئالاف خەڵک دوای ئەکەون و ئەمە عادەی لەدایک بوونەوەیەکی شیعی کۆمەڵایەتی و شیعی دینیە لە ئێران ئەمە ئەحراجێکی زۆر گەورە بۆ داعوە و ئەنجومەنی باڵای ئیسلامی ئەوانە لە ئێران دروستەکە ئەگەر ئێوە پێتان وایە سەدام قاتلی شیعەیە و نییە لە عێراق سەدر نوێژەکە خەڵک لی کۆبنەوە تەمە لەو مەرحەلا سەدام حملەی ئیمانی بەدەستە کێشەیەکی هەیە لەگەڵ ئەمریکا و دەورە حسای لەسەرە سەدر دروشمەکانی چییە سەدری باوک کە لە ئەمریکا کە لە ئیسرائیل ئەو سەدامیش ئەو کاتە دژمنیەتی ئیسرائیل و ئەمریکا ئۆکەی ئێمە هەردووکمان لەوە هاوبەشین تەسەوری زاڵ ئەین دوای ئەگەر ئەمووی بخوێنیتەوە دیراسەیەکێت و مناقەشەی بکەیت ئەوەیە کە سەدام حوسێن لە بیدایەتە خۆشحاڵ بۆ ینی ڕێخۆشکەر بۆ دەرکەوتنی سەدر بەڵام دوایی کە لە دەستی دەرەچێ لە کۆنتترۆل دەرەچێ خۆی دووکڕەکەی یا کوشتێتی یا ڕێی خۆشکردەوە بۆ اختیارکردنیان بەڵام لێرە مەجالێکی گەورە بۆ تەخوین ئەو کاتە ئیتە شیعە ئەچنە تا جەنگی عێراق هەیە یەک ڕیزن یەک دەنگن شیعی عێراق و شیعی ئێران دژی ڕژەمی بەعس بەڵام کە جەنگ ئەوەسێ کە سەدر دەرەکەوێ لێرە مەرحەلەی حربی ساردی ناوخۆی شیعی دەست پێکا لە نێوان شیعی عێراق و شیعی ئێران کە تەقەبەسیان لەگەڵ سەدام هەیە و لە نێوان شیعی عێراق خۆیان و هەموو ئەدەبیات و ئیعلام و ماکینەی ئەعلامی شیعی معارەزە لە ئێران ئەو ئەخرێتەگەر کە ئێوە سیقە بە سەدر مەکەن دوای مەکەون دەستنێژی سەدامە و سەدام دروستی کردووە و ئەمە ڕاست نییە شیعەیەکی مزەیەفە و سەدر بەعکسەوە ڤیدیۆی هەیە لە ڤیدیۆکانە باس لەوە کاکە سەدام حوسێن بۆیە سەرکوتی ئەم ناکە ڕوبەڕووی نابێتەوە بۆی پسووتێت و ئەڵێ من ئەزانم بۆچی مەسەن سەدام دژایەتی سیستانیەکە بنەماڵەی خۆیەکە بۆی بەرز بنەوە چونکە لە ناو شیعە دایمەن شیعە لە حکمیش بن هەر معارەزان و نازان مەسەن وەکو حکومڕان تەمسیلکەن ئەگەر لە حکمیش بن هەر وەکو معارەزە حەزەکەن ئۆپۆزیسیۆن بن حەزەکەن ڕۆڵی مەزلوم ببینن بۆیە سەدر تەفسیرێکی هەیە خۆی تەمان لە نزیکەی 40 خوتبەی هەیە چەند دەرسێکی تۆمارکراوی ئەگەر گوێی لێ بگریت ئەڵێ بۆیە سەدام حوسێن محارەبەی ئەوانەکە منی بەجێ هێشتووە بۆی من بسووتێم خەڵک بیانوە من نۆکەرە من علاقەم هەیە تەمەن زۆر ئیشکالەیە چۆن سەدر ئیشی کردو موقتەدا هەوڵی داوە هەندێک جوابی ئەوە باتەوە باس لەوە کاکەت بۆ ئیمام ڕەزا لە سای خەلیفە عەباسیەکانە ئیشی کردووە بۆ مەسا حەزەت یوسف لە سای فیرعەونە ئیشی کردووە بەڵام لە مەجالی خۆیان
ڕۆڵی باشی بینیوە بەڵێ سەدر لە سایی باسا ئیشی کردووە بەڵام لەو مەساحی کە پێی دراوە شیعی زین و کردوێتەوە جمعی زین و کردوێتەوە حوزەی پاراستووە گیانی بەبەری شیعا کردوێتەوە بەڵام ئەم پاساوە بۆڵ نییە بەلای بنەماڵی حەکیم بەلای حزبی داوا ئێسش هەر جارێکە ناکۆکە بنەوە بەریەکەکەون ئەچنەوە پەلاماری تاریخی یەک ئەدەن و هەموو شەڕەکانیشی سەدر و داوا و مەجلیس ئێستا بنەماڵی حەکیم لەسەر ئەوەیە کە کاتێک گرژە بن یەکسە ئەگەڕێنەوە بۆ نەوەتەکان ئەگەڕێنەوە بۆ ئەو فترەیە تۆ باوکرێت لەسەر دەمی سەدامە ئەوە بۆ یا دزەی پێکەن یا ئەو کاتە ئیعلامی بەعس هەندێ مقابلە و هەندێ لێدوانیان لە سەدرەوە گواستوەتەوە کە دامی دەوڵەتەکەوە لەگەڵ سەدامە هەتا لە تەعزیەکە بەعس بەشداریەکە ئەو لە ڤیددیۆیەکە قیادەتی بەعسە چن بۆ تەعزیە مقتەدای تایە براکەی تایە مرتەزا ئەمە بابەتێکە وەکو شەڕی ناوخۆ لە ناو کوردستان ئەتوانین بڵێ شەڕی ساردی شیعە بەڵام ئەگەر بڵین لە کۆتایی لە پاش کوژرانی شەیدکردنی ئیختیالی یاخود چوزانم سەدر مەرحەلەی دوای ئەوە ئەچین بەرە 2000 کۆکردنەوەی تقریبا معارەزەی عێراقی بێت لە دەرەوە تقریبا دابڕانی دروستە بێ لەگە شیعی ناوخۆیە و لە 2000 بۆ 2006 بە تایبەتی لە کاتی گەڕانەوەی بڵین یاخود هێرشکردنی ئەمریکەکان بەسەر عێراق ئەو دابڕانە هەستی پێکرێ ئایا ئەو سرعە فکری یاخود ئەو سرعە چەکداری هەر ئەمێنێت بە تایبەتی لە 95 بۆ 2000 بۆ 2003 سرای فکری شیعی لەسەر چی ئەمێ قسێکی جوانت کرد کە باسی دابڕانت کرد و لەو فتراک تەبان سەدر اختیال کرا لە ساڵی 94 بەدەستی 98 بوو لە 94 دەرەکەوێ زۆر و ئیبرازە بێ لە 98 ئەدامە لەگەڵ دوو کوڕەکەی اختیالە کرێ اختیالی سەدر ئەبێ بە نقطەیەکی ئیحراجی بۆ ئەو شیعانەی چەند ساڵ بە باسی بوون تۆمەتباریان ئیترۆ کۆتایی پیاکە چونکە لەویا شەهادەت بەلای شیعی و هەتا بەلای سونەشەوە بەلای مسلمانی سونەشەوە ئەعلا مەرتەبەیەوە کەسێک ئەگەر کوژرا لەسەر ئەو بیر و باوەڕێهێتی وەکو قەدیس تەماشاکرێت تۆ سەیری کەسایەتێکی و سید قوتب بکە ئەگەر ئەعدام نەکرایە ئەو سەنگ و ناوبانگ و شتێکی ئێستا بێگومان یعنی هەموو کەسانی لە تاریخ لەسەر عەقیدە حەلات سوهرەوەردی لەسەر عەقیدە و لەسەر بیر و باوەڕیان گیانیان بەخت کردو ئەبن بە سیمبۆل کە سەدر اختیال کرا تاوان احراجیەک بۆ دروست بوو چۆن تۆ تەفسیری 4 ساڵ لە تەخوین و ئەوەکەی کەت پێ وایە بۆ کابرا بەعسیە بەڵام دوای لە سایی بەعسا کوژرا بە شەرتێک لەو 4 ساڵە سەدر هەوڵی داوە بچێتە ئێران نوێنەرایەتی بکاتەوە ڕێگان پێ نەداوە لێرە کە چی دروست بوو لە ناو ململانەی شیعی ئەگوازێتەوە بۆ ناو حەوزەکان دوو مەرجعێت لە دایکە بن مەرجعەتی کلاسیک کە پێوترێ مەرجعەتی نەجەف کە سەید سیستانی بەڵام عەلی سیستانیە لە خۆئیەوە بۆی بەجێمێنێ و سەدرێکان خوان ناون ئەو ئەنێن مەرجعەتی ناتقا ئەتوانی بڵین لە 98 بە دواوە سەرەتای بروزی دەرکەوتنی سەدری سیستانی لە دوای مردنی خۆئی ئەوەیەوە خۆی لە دوای خۆئی بەڵێ کە وەسێتەکە یەکێک ینی لە دوای خۆئیەوە سیستانیێکە لە تەلە بە هەڵکەوتوەکانی دەکەوێت بەڵام بەم حەجم قورسای بەسم ئەو بۆشایە کە دروستە بێت لە دوای سەدرەوە لە عێراقا ئەو بۆشایی کە دروست ئەبێ لە دوای سەدرەوە لە عێراقا سەدر ئیتر بناغی قوتابخانەیەک دانی ئەمان پیان وایە ئەمان مەرجعەتی ناتقن ینی قسەکردن ڕەخنەگرن جوڵاون ئەکتیڤن سرکن بەڵام مەرجعەتی سیستانی کە مەرجعەتی تەقلیدی 1000 ساڵی شیعە پیان وایە مەرجعەتێکی خەوتووە و لە ئاستی پێویستان نییە و فەقیهەکانی و حەوزە خۆیان مەشغوڵ کردووە بە ئەبوابی تەهارە و فقهی تەقلیدی شیعی وازیان لە سیاست حکومڕانیەوە لێرە ڕکابەری ئەکەوێتە نێوان ئەو دوو مەرجعەتەوە کە مەرجعەتی سەدر و طبعا مرجعيتي تقليدي كلاسيك اعتراف ناكن بمرجعيتي محمد صادق صدر خوي باوكي مقتدا توي بلا بيش 2000 بالا بيش 2000 خوي اعلان كردو بمرجع و بي واي خوای الهامی کردو هذا نوعك لا شيخاتي صوفي غيري هي چون مقامك خوای بخش پیان و شيخ علمي لدنيه ادعاء وك خوای الهامی پیدا وكتبي هدانا بناوي موسوعي مهدي هجنو مجلده ولا تحداي مرجع كان قال فرموا من طبعي كما بلاوي كما وجروتان يعني بوبون بمرجع ليره شري ساردي صدري كانوا سيستاني مالي خوئي دسبيكا كأوان تمثيلي أواكن ولم بينا لم لو كاتا ورد أمريكا إيشكا بروخاني صدام حسين شيعي سياسات بإذن إيران وبن نوع لجورة عن خوان جوينا كان لقى الأو برنامج عنه يبو روخاني صدام هي وعشان هني لقى كان كوي كتبوا باسط كلينا يسوي تصنيف لنا الشيعة
أو شيعي خارج وشيعي داخل شيعي بريطاني وشيعي عراقي مثلا كدينه بو لدوار روخاني صدام أو أنا حكمك إن داسك لدروبون لا كونغراني ما عرفون إسا محمد شيعي سوداني يكم سياسي شيعي كلنا خوب ولا درو نبو شيعي داخل خورس بل شيعي داخلي بيوتري إسا لبولين بندية كاني منافساتي شيعية صدري وسيستاني معناها صدر حزب الشيعي كان معناها شيعي داخل وشيعي خارجي شو معناها أواني كلنا أخو عراق ونسونا تدروت بس ممكن أوشي عني كلا دروبون وكو عبادي وكو حتى مالكيش كلا دروب وكو علاوي وكو عبد المهدي يعني بس ولا دول كان تومد بالك هن كمان جنسي غربي عن هي أو دراون بفكري غربي ولا مصر لصالحي أواني الشكل بوي أم دابرانا أم بولين بندية ناوخو درو أم دابرانا أم دون مطا سياسة تجدرسك بشويكي قشتي أو كاتا لدواي 2000 كايت أمريكا بلان دانت تنسيق أكريد لنيوان أمريكا وإيران أبو تونتي روخاني صدام سنتا من تازترين شد لو باريو بلاو بيتو كزور تازة وزور نهينيت يايا عبد الخليم خدام كجيكري سركو ماري سوريا بو محظركاني كوبنوي خوي لقال إيرانيا كان ولقال كردا كان ولقال حزب الشيعي كان بلاو كردوته ولا قبارك السعودية بزنجيرة بألقى بس لو كايتر إيران اتفاقك لقال سوريا رجع دابا إيرانيا كبا حزب الشيعي كان بجداريب كان لقال أمريكا تنسيق كان بروخاني صدام وهروها لدوار روخاني صدام فيتنامي كي تازة لإراق تجي أمريكا دروس كان بوي أمن مزجة قران كاري نقوازيته بسوريا وإيرانيش ليرة الشيعة كان تنسيقها كان وأما هويني أويك مقتدى يسار الشيعة كان يبيبتو مدبارك لنا العراق أو تري أو شيعاني لقلت بابا أمريكيا هاتون أو شيعاني كلنا أخوي العراق بون أتوانين بلين بوكو كرنوي بابتكا أجر لسبيكينو بهشتا كان تاو كوني كوتايات نيجي عراق إيران وهروها نقطي بدايات أو كانتفاضي شعباني إخوان كان لا الشيعة كان أو انتفاضة بيروزي كرديان برامبر بصدام سلا جنوب العراق ولا كاتي كشانوي صدام لكويتا وهروها تاو كوني كشتني صدرو وهروها كما أتشيمو بلين نوتو يقب نوتو هشت أو شيعي كي ناو خوي وشيعي كي كومالاتي كبرزي شارتي بيدا وباشن لأنه هج بدواوا كأو صراعي كي مدرسي كي بابلين أو كبيوتري مرجعي صدري لقل مرجعي سيستاني خو يدرس بيت وجاري كتر أجر وكو كوتايك سيري كين أتوانين بلين هويني دروزبوني صراعي الشيعة أجرته ببيش 2003 زور جوانا أو دابش بوناني أو قناغ بندياني أو كاتها بون أبنبنا ما بو لدايق بوني كومالك طبعا صدرك اختيال كلا لغلدو قركي كومالك تلبيهن وأمانة لدواي صدر هذه كان إعلاني مرجعيات إخوانا كان وإعلاني حركة إخوانا كان كي ميراد قري صدر لفقه الشيعية زور باونية كورجة جاي باو بكريته ولا مرجعيتها وزور كسي خوي بحق ترزانك تمثيل صدر كاك إما الألق كان تورنا باسي كي مثلا دعاء حزب فضيلة يعقوبي دعاء الصرخي دعاء حتى عصايب كيستدرس بون كي ميراد قري صدره وهمو أو يزا تشكدارا يعني كيسا لسا قربانا لينك يعني أشياء توصل حزبي دعوة يا ابن مالي حكيم يا خوان بقطاب خاني الصدر أسانا وأما بناخ كان لم الملاني هشتا كانوا صالانين وتكانوا لقل أويك أم الملاني حوزويي كالليوان مرجعيتي الصدر السيستاني هي بلا يسا صدر مجاملة السيستانية كأشياء بو مالي يعني بلام كولتوري قوري بريك وتنورق وخو خواردنا وچونك مرجعيتي آساي نجف تقليدي كلاسيك اعترافي عن محمد صادق صدر نكر بغزان ديان وبيان وابو مرجعي فقيرة كان وكو قالطيك وكو تاكوميك بالي اوكي مرجع بلا مرجعي فقيرة كان وزور هولي دا وكو مرجع بينا سين حسابي حتى اخوي صوتك فيديويكي هي صوتها بصوتيش هي باس لو كروجك بيلا جري خوينا وشو بو مال السيستاني دو ايدا برانكي زور بو يو علاقه اساي بيته والله هر سيرينا كردم وعذرم بو انا كم رانغ مقصر بملا سرداني تو او انا الله تنها بجمله قلت ما صار شيء هيج نبو هيج شتغل غورني وهات مدلو خو حافظيم كده دواي اختيار لك اما همو ابي بكيري همو ابي بحيف لدلي صدري كان
سەدر ئەو کاتە زۆر هەوڵی دا اعترافی بۆ پێ بکرێ حسابی بۆ بکرێ وەکو مەرجع بناسێنرێ حتا خۆشی بە حەق ئەبینی لەوەی کە جێی خۆی ئەم بیگرێتەوە کە نەک سیستانی کە کەسایەتێکی زۆر کاریزماتیک نەبوو سیستانی لە دوای 2003 ناوی بەو شێوەیە ڕۆشت و شانسی هەبوو لە سەردەمی ئەوە شیعە دووبارە لەدایک بوونەوە میلادێکی تازە بوو وەکو سیستانی بوو بە مامانی ئەو لەدایک بوونەوەیە و نای بریسکات چونکە بەشێک لە دەنگدانە و ناودانەوەی مەرجعیت بریتە لەو PRڕی کە لەسەر ئاستی جیهانی و ئێن و ئەغزار ئیبراهیمی و پۆڵ بریمەر بۆیان کرد وەکو کەساتێکی جیهانی ناساندیان و لەوە پێشتیستانی نەخێر مەسەرەن حتا لە 2003 فتوای هەیە کە واجبە بەرەنگاری قواتی ئەمریکی بیتەوە دیفاع لە عێراق بکەیت بەڵام ئەمە ئەشاردرێتەوە مەسەن حتا خۆئی بە کۆپتەر هێنایە خۆئی لە مامۆستای سیستانی مامۆستای سیستانیە مامۆستای مەرجعەکانیشە بە کۆپتەر هێنان بۆ لای سەدام حوسێن لە وەزایەکی زۆرینە و ئینتیفاضەی بە فیتنە ناوبرد و وتی سیاری منیش سوتاوە وێنەی چڕش بوو بەڵام ئەوە لە ئەدەبیاتی سیاسی شیعە ئەشاردرێتەوە بۆیە هەموو ئەوانەی ئەگە کورتە بە پوختەیەکی جوان و ئەنجامگیریەکی جوان بۆ هەموو ئەو جەمسەرە شیعیانەی کە ئێستا هەن و لە دوای 2003 دروست بوون ڕێگیان ئەچێتەوە سەر ئەم بەریەکەوتن و ناکۆکیانەی کە لە نێوان 1970 بۆ 2003 دەست خۆش بێت تو جان زۆر سپاس من ئەمەیە کۆتایی بەرنامەکە بێنم بەڵام پێش کۆتایی پێ بێنم پێم خۆش وەکو چۆن لە سەرەتا ئیشارەتمان بە ئیخوان مسلمین لە ئیسلامی سونەیە ئێمە ئەو مەرجعەمانیوە کە بەڕێزت باسەکە ئیشارەتە پێدا کە لە ئیسلامی شیعەیە ئەو مەرجعە توانین بڵین گرێچوێرەکەیە کە بۆ کاری سیاسی ئەبێ بخوازرێ و تقریبا ئەتوانین بڵین ئەمە شادەمارە یاخود ئەمە جیاکاریە بەهێزەکەی لە بینی ئیسلامی سونی و ئیسلامی شیعە بۆ کاری سیاسی بۆ تەنظیمی سیاسی ئەمەی بەڕێزت باسەکە دەست خۆش ئەمە بریتی بوو لە خەلفێتێکی مێژووی خەلفێتێکی باگراوندی تەوزەحی باسیتانی شیعە مەرجعەتیان هەیە و کولتوریشیان هەیە بەڵام میکانیزمی بەرەنگاربوونەوە خۆڕێخستن و ئەدەبیاتیان لاواز بوون لەو مەجال نەک ئەم دوای هەر مەسەبی شیعی بەشی زۆری کاتی خۆی لەسەر تان و پۆیشتی سونی دروست بووە ڕێوایەتی تەبەری ینی خۆیان کلێنیانە کە کلێنیان هەبوو پڕ نەکرایەوە ئەشن سەر مەسادری سونی ئیخوان مسلمین سەرچاوی ئیلهام بوو ئەدەبیاتی سید قوتب ئەدەبیاتی بەرەنگاربوونەوەی ناسریەکان چەپەکان ینی تۆسەی کە خامنەی فیزیلالی تەرجمە کردەوە بۆ فارسی ینی شێوەی خۆتەنظیمکردن شێوەی بەرەنگاربوونەوەی ڕژێمەکان شێوەی ئەدەبیاتی ئیسلامی شیعەکان زۆر سوودیان لە ئیخوان مسلمین وەرگرت بەڵام ئەمان چییە فەرقیان لەگەڵ ئیخوان مسلمینەوە ئەمان مەرجعەتیانەیە بەس مەرجعەتەکان تقلیدا کلاسیکە ئەو میکانیزمی بەرەنگاربوون و حتا لە ناو شیعە زۆر ئیشکالە بوو بۆیە کەس نابوو بە داعوە چۆن بین بە حزب ینی ئێمە ئیسلاممان هەیە چۆن چووکینەوە بە ناو حزب بۆیە هیچ پیاوە ئاینەکان بە خێرایی ئەچنە دەرەوە لە حزبی داعوە وازی لێهێنن بۆیە ئەو کەڵگۆرگتنە لەو مەجالا بووە دەست خۆش بکاکتۆ جان زۆر سپاسانەکەی لەم تەوەریا لەگەڵمان نابوون بۆ تەوری داهاتوو ئێمە هەوڵەدەین لە 2003ەوە تەرکیزکەینە سەر ئەو گۆڕانکاریانی کە لە عێراق ڕۆدا تاکوونێ 2006 و با بڵین ئەوەی کە پێی ئەوترێ شیعی سوڵتە و شیعی مقاومە تەرکیزمان زیاتر لەسەر ئەم تەوەرە ئەبێت و کاتەکەشمان هەرو کوتم 2003 بۆ 2006 بێ و هەوڵەدەین بە شێوازێکی تەسەسولی زەمەنی باسی ئەو قۆناغش بکەین و بزانین داهاتوو ئەم هێزە چەکارانە بەرەو شوڕوات زۆر سپاس کاکتۆ جان